سڵاو قوتابیانی خۆشەویست لە چاپتەری شەشە بەردەوام ئەبین لە لێکچەری دووە ئینە سەر سێکشنی 6 بۆ 4 Principal Quantum Number کاتە Quantization of Energy لە Principal Quantum Numberەوە حتمما Quantizationi ئینەرجیمان دەست دەکەوێت بە بڕکردنی وزەمان دەست دەکەوێت. It is interesting to consider what the hydrogen atom quantum number signify in terms of the classical model of the atom. کاتە ما بزانین گرنگی کوانتەم نمبەر ئێنی گەردیلەی هایدرۆجین گرنگیەکەی چییە لە ڕوانگەی کلاسیکەڵ میکانیکەوە واتە کوانتەم نمبەر کە ئێن بە ئێن هێمامان کردبوو لە دەرسی ڕابردووە بۆ گەردیلەی هایدرۆجین گرنگیەکەی چییە لە ڕوانگەی کلاسیکەڵ میکانیکەوە. This model وەک ئەم مۆدێلە لە چاپتەری چوارە شوەرمان گرتووە corresponding exactly to planetary motion in the solar system except that the inverse square force holding the electron to the nucleus is electrical rather than the gravitational. کاتە ئەم مۆدێلە ئەتوانین تەشبیهی بکەین بەکێ بە planetary motion لە مەنزومەی کیە لە مەنزومەی شەمسیە. تەنها فەرقەکە ئەوەمان هەیەکەوە that the inverse square force ئەو هێزەی لە نێوان ئەلەکترۆن و ناوکەکە پرۆتۆنایە لە گەردیلەی هایدرۆجینە هێزەکەمان inverse square فۆرسەکەمان ئەلکتریکەڵە بەڵام ئەوەی کە لە نێوان دوو هەسارە هەیە چیە گرافیتیشنەڵە. کاتە two quantities are conserved that is maintained a constant value at all times. کاتە دوو کەمیەمانەیە هەمیشە پارێزراوە بن هەمیشە حفظ ئەبێ واتە ئەم دوو کەمیەیە هەمیشە کۆنستانت ئەبێت لە هەموو کاتێکدا. In planetary motion لە planetary motion طبعا ئەم دوو کەمیە هەمیشە چی ئەبێ کۆنستانت ئەبێ. کاتە the scalar total energy and the vector angular momentum of each planet ئەو دوو کەمیەش چیمان هەیە scalar total energy مان هەیە واتە تاقەی کولیمان هەیە وزەی گشتیمان هەیە and the vector angular momentum و هەروەها کەمیەی دووەمیان angular momentum بۆ هەر هەسارەیەک ئەم دوو کەمیە قیمەتی کۆنستانتیان هەیە. Classically the total energy can have any value. ئێمە لە ڕوانگەی کلاسیکەڵ میکانیکەوە ئێمە ئەزانین قیمەتی ئینەرژی هەر قیمەتێک ئەتوانێ وەرگێ بەڵام it must of course be negative if the planet is to be trapped permanently in the solar system. بەڵام ئەو قیمەتەی کە وەری ئەگرێ قیمەتێکی نەگەتیڤ ئەبێ ئەگەر هاتوو ئەو هەسارەیە بەسترا بێتەوە بەکوێ بە مەنزومەی شەمسیەوە. In the quantum theory of the hydrogen atom ئەی لە ڕوانگەی بیردۆزی کوانتەمی گەردیلەی هایدرۆجینەوە the electron energy is also a constant. جارێکی تر ئینەرجیمان چییە ئینەرجیمان قیمەتی کۆنستانت ئینەرجی ئەلەکترۆن طبعا قیمەتی کۆنستان دەبێت but while it may have any positive value ئەکرێ هەر قیمەتێکی چیشی هەبێ موجەبی هەبێ پۆزیتیفی هەبێ ئەو کاتە لە دەرزانی ڕابردووش ئاماژەمان وتمان کاتێک ئەلەکترۆن قیمەتێکی موجەبی هەبێ ئەمە پێمان ئەڵێ کە ئەو ئەلەکترۆنە فریە واتە بە ئینەرجیەکەمان ئەوت ionization energy. The only negative value the electron can have as specified by the formula. تاکە قیمەتێک کە ئەلەکترۆن وەریگرێ قیمەتی نەگەتیڤ بێ بەپێی ئەم معادلەیە بوو کە پێشتریش لە چاپتەری چوارە وەرمانگرت ئن ئەکاتە ئیوەن دابەشی n توانی دوو ئن ئەکاتە ئیوەن دابەشی ئەمە ئەومان پێڵێ کە ئەو ئەلەکترۆنە لایەزال بەستراوەتەوە بە ناوکەکەوە قیمەتی نەگەتیڤ وەرەگرێ. The quantization of energy, electron energy in the hydrogen atom is therefore described by the principal quantum number. لما فێر ئەبین لە معادلەکەوە quantization کردنی ئینەرجی ئەلەکترۆنەکە لە گەردیلەی هایدرۆجینە بەچی ئەتوانین دیسکریپشنی بکەین وەصف بکەین لە ڕێگەی ئێنەوە ئەگەر ئێن بگۆڕێ کەواتە ئینەرجی ئەگۆڕێ. The theory of planetary motion can also be worked out from Schrödinger equation. کاتە بیردۆزی planetary motion ئەتوانین حەلکەین لە ڕێگەیەکی ئەو معادلەی شرۆدینگەرەوە and it yields a similar energy restriction. لەمەوە چیمان هەیەتەوە جارێکی تر ستەیتاتی ئینەرجیمان هەیەتەوە ئەو ستەیتانەی ئینەرجیمان هەیەتەوە. However لەگەڵەوەشە the total quantum number n for any of the planets turns out to be so immense. کاتە لەگەڵەوەشە ئێمە ئەزانین principal quantum number n بۆ هەسارەکان زۆر قیمەتەکەی گەورەوە that the separation of permitted level is far too small. کاتە لەمەوە کاتە ئێن زۆر گەورە بێت کەواتە سیپەرێشنی ئینەرجی لیڤڵەکانمان زۆر کەم بچووک ئەبێت و ئێمە ناتوانین چی بکەین دەرکیان پێ بکەین کە زۆر بچووک بوو ئێمە ناتوانین چی بکەین ناتوانین
ليكيان جاب كينو. For this reason بو أما بستش classical physics provides an adequate description of planetary motion but fails within the atom. لما شو أو لبر هو كاريك classical physics أتواني descriptioni التنقوركان هساركان بكا بلام فشلي هنا لكيا لفيلدي أتوما لبواري أتوما لرينجي أتوما. لسكشني شجبو بينجا اين سر orbital quantum number quantization of angular momentum magnitude. هلا سين ليرا ببركردني قيمتي angular momentum. The interpretation of the orbital quantum number L is less obvious. تفسير كردنيو ليقدانوي orbital quantum number L كمتر رونو آشكتا لتشاوكيا لتشاو principal quantum number إينا كبيشتر خوين دومانا. Let us look at the differential equation for the radial part of the wave function. بقى استتماشي بكين أم معادلة بكين أم معادلة بوكي بو radial wave function كبيشتر ل separation of variable وتوانيو مانا بكين اشتقاقي بكين معادلة شش بو چوارده. معادلة شش بو چوارده بيمان الله this equation is slowly concerned with the radial aspect of the electronic motion. أم معادلة بيمان الله كجرينجيكي تنها وتنها بهوي تيوا بهوي حركي الكترونوية او حركي كبشوية راديالا واتا يا دور كوتنوا يا نزلي كوتنوا. That is it is motion toward or away from the nucleus. كواتا جرينجي بتشيا جرينجي بو بشي الكترون ادا بو جولي الكترون ادا كلن ناوك نزليك ابيتوا لبروتونكا نزليك ابيتوا ياخد لبروتونكا دور اكيوتوا. However لقال وشا we notice the presence of the total in electron energy in the equation. كاتل لقال وشا اگر تماشا بكين لمعادلة اي كابيتال ابينين اي كابيتال بيمان الله چي بيمان الله اي كابيتال دلالة بو total electron energy واتا energy كلي الكترونكا لمعادلة شش بو چوارده. باشا the total energy ام total energy كاي كابيتال includes the electrons kinetic energy of orbital motion. چی لخو اگریه او total energy kinetic energy کیش لخو اگریه بهوی چی و دروس بو او kinetic energy او kinetic energy بهوی سورانوی الکترون بدوری ناوکا سورانوی الکترون بدوری ناوکا دروس لك كبيوتر kinetic energy due to orbital motion. كأن جور kinetic energy due to orbital motion which should have nothing to do with its radial motion. بهيج جورك علاقي بو kinetic energy ونيا كبهوي radial wave function ودسمان بهوي راديو دور كوتنو يانسلي كوتنوي الكترونيكا لناو كو دسمان دكيو بواتاي كيتر ام دو kinetic energy معناه ام kinetic energy ابيت دو بشو kinetic energy كان بهوي سورانوي الكترون بدوري ناوكاكا kinetic energy دوم يعني بهوي دور كوتنو يعني سي كوتنوي الكترون لناوكاكا كو ام دوانش هيج كام يعني علاقيان بيكترونيا. This contradiction may be removed by the following argument. ام تناقصي كواها معنا لابرين بمجوري خواروا. The kinetic energy of the electron has two parts. kinetic energy كمان وكو ويتمان دو بشمان هي kinetic energy كمان هي kinetic energy radial due to its motion toward or away from the nucleus. ام kinetic energy كهمانا دست من اكوي radial لك بهوي نزلي كوتنوا يا دور كوتنوي الكترون لناوكا كوا وهروا kinetic energy orbital من هي due to its motion around the nucleus. kinetic energy orbital لك لتشو دسمان لكوي بهوي سورانوي الكترون بدوري ناوكا كالجردي لي هيدروجينا ايما تشي من هي بروتونيك من هكواتا ام kinetic energy due to orbital دسمان لكوي بهوي سورانوي الكترون بدوري بروتونيكا دسمان كوتوا. The potential energy of the electron is the electric energy. و potential energy electron بيمان اوت لنوان الكترون بروتونيكا بيمان اوت electric energy. electric energy چون دربرين بم معادلة كبيشتر خوين دو معنا ودست مان كوتوا U is the potential energy the electric energy is equal to minus E2 دو دابشي 4 باي ابسلون نوت. اما او potential energy كلينوان بروتون و الكترونا لقردي لي هيدروجينا
همانا. Hence, the total energy of the electron is كاته إسا با total energy electron is تماشاكين E total energy يكسانة با kinetic energy radial زائدا kinetic energy orbital زائدا U potential energy كي تلبا كان أجر تماشاكين أم دوانا كينوا kinetic energy radial زائدا kinetic energy orbital أبيته بتي بيك kinetic energy كواتا total energy أكاتا kinetic energy زائدا potential energy أما بيشتر خويندو مانا وهروا kinetic energy كش أبيته دو بشوا أبيته kinetic energy due to radial و kinetic energy due to orbital motion وهروها أما يكسان إيه بكاينتيك إنرجي راديال زائدا كاينتيك إنرجي أوربيتال لشويني همو potential إنرجي كا إلكتريك إنرجي كي كهمانا ماينس إي تواندو دابش 4 باي أبسلون نوت آر دائنين إستا inserting this expression for E in equation 6.4 لسلايدي بيشوتر معادلة 6.4 مان هبو هلا سين تشيكين ام معادله توتال انرجي كدروس مان كردوا لكو تعويض لكين لمعادله 6.4 تعويض لي اكين وهروها ري ارنجمنت كي زور بسيط اكين تماشا اكين تشي مان دس اكيوت دواتر معادله 6.8 دس اكيوت معادله 6.8 دس اكيوت. If the last two terms in the square bracket of this equation cancel each other out, we shall have what we want. A differential equation for R that involves functions of the radius vector exclusively. كواتا اگر هاتو ام دو ترمي اخير كامية K kinetic energy orbital لقل ماينس H بار دو جا L plus 1 دابش دو M R توان دو كانسل يكتر بكن ام دو ترمه اگر كانسل يكتر بكين تماشا كان ام دو تيرما قيمتها كان موجبه كان سالبه اگر هاتو لبردا يكسان بو واتا كاينتيك انرجي اوربيتال لقل اتش بار دو جا ال بلس 1 لسر دو ام ار 2 دو لبردا يكسان بو كان موجبه كان سالب كانسل يكتر اگر كانسل يكتر يعني كرت او كاتي معادله 6.9 او معادله كاما امانويت واتا تنها او بشانه امينيتو او كاينتيك انرجي امينيتو كبخوي حركه الكترونوا دوورکەوتنەوە یان نزیکەوتن واتە تایبەتە بەکوێوە بە ڕێدیەڵەکەوە ئەو کاینتێک ئینێرجی ئەمێنێتەوە کەواتە we therefore require that پێویستمان بەمە ئەبێت ئەو کاتێ ئەڵێن کانسڵ یەکتر ئەبن کەواتە کاینتێک ئینێرجی ئۆربیتاڵەکە یەکسان ئەبێ چونکە کاینتێک ئینێرجی لە سلایدی پێشترە کاینتێک ئینێرجی ئۆربیتال ناقسەن h بار دووجا l plus 1 دابش 2 m r دووجا یەکسان بە سەفر کاتێک ناقسەکە هەڵەینە ئەو دیوی یەکسانەکەەوە قیمەتی ئەبێتە موجب کەواتە ئێستا معادلەی 6 بۆ 20 مان دەستکەوت کاینتێک ئینێرجی ئۆربیتال ئەکاتە h بار دووجا l plus 1 دابش 2 m r توانی 2 since the orbital kinetic energy of the electron and the magnitude of its angular momentum are respectively كواتا چی معنی لەبەر ئەوەی orbital kinetic energy electron و هەروە قیمەتەکەی قیمەتی angular momentum ئەکاتە ئەم قیمەتە ئێمە kinetic energy orbital هەر kinetic energyەک بەعام پێشتر لە classical mechanics شا خوێندومانە هەر kinetic energy ئەکاتە یەک لەسەر دوو mv دووجار یەک لەسەر دوو mv دووجار ئەگەر هاتوو kinetic energyەکەت orbital بوو کاتە یەک لەسەر دوو mv orbital دووجا مادام لێرە ئۆربیتاڵە کاتێک ئینێرجیەکەمان due to ئۆربیتاڵە کاتە ڤۆیلۆسیتیەکەشمان ڤیلۆسیتێکی ئۆربیتاڵی ئەبێ و هەروە ئێڵیشمان هەیە ئەنگولەر مۆمنتەم پێشتر خوێندومەنە ئەکاتە p جارانی r پیەکەمان ئەکاتە چی یعنی لینیەر مۆمنتەم p ئەگاتان لێبێ پیش ئەکاتە mv کاتە l ئەنگولەر مۆمنتەم ئەکاتە m v ئۆربیتال r بۆ چونکە وتمان ئێمە قسە لەسەر چی ئەەکەین قسە لەسەر angular momentum again due to motion of the electron around the nucleus كاتا يلا كشمان أكاتا m v orbital r كاتا we may write for the orbital kinetic energy أو كاتا kinetic energy أتوين شون دربرين أتوين دربرين ب L تواندو لسر دو m r توان تلا كان أما لتشي وهاتوا أما هل لو معادلة سر وهاتوا kinetic energy orbital مان هي
ئەکاتە یەک لە سەردوو m v ئۆربیتال تواندوو ئەگەر سەرە و ژێرەمان بۆ ئەوی پیمان دەستکەوێ بۆ ئەوی ئێڵمان دەستکەوێ ئەبێت سەرە و ژێرە دابش جارانی چی بکەین ئەها ئەگەر سەرە جارانی m بکەین خوارەوەی جارانی m بکەین سەرە جارانی r تواندوو بکەم ژێرەش ئەبێت جارانی چی بکەم r تواندوو بکەم کەواتە لە ژێرەی کەرتەکە 2 m r تواندوومان ئەبێت لە سەری کەرتەکە چیمان ئەبێ m تواندوو v ئۆربیتال تواندوو r تواندوو کە قیمەتەکەی ئەکاتە چی قیمەتەکەی ئەکاتە l توانی 2 کەواتە هێنس from equationی 6 بۆ 20 لە شوێنی هەموو کاینتیک ئینەرجیەکی ئۆربیتال ئێمە قیمەتی l تواندوو لەسەر 2m r تواندوو لەکوێ دانین لە معادلەی 6 بۆ 20 سەرەوە تەعویل ئەکەین کاتێ تەعویلمان کرد ئەبینین کورتکردنەوەمان دەبێت ژێرەی کەرتەکە لەگەڵ ژێرەی کەرتەکە لە هەردوو لای معادلەکەمان پێکەوە کورت ئەبنەوە و هەروەها جەزری هەردوو لاش وەرئەگرین واتە سکوێر ڕووتی هەردوو لا وەرەگرین ئەو کاتە چیمان دەسەکەوێ ئێڵمان دەسەکەوێ ئەکاتە ڕێگی l+1 جارانی h بار h بارەکە لە دەرەوەی ڕێگەکەیە کەواتە معادلەی 6 بۆ 21 مان دەسەکەوێ پێی ئەوڵێن ئەلەکترۆن ئەنگولەر مۆمنتەم کە ئەمە لە ڕاستیدا کوانتایزیشنکردنی ئەنگولەر مۆمنتەم چونکە بۆ ئەگەر قیمەتی l قیمەتی بینێ حتمما قیمەتی ئێڵی کەپیتال کە قیمەتەکەیە پێمان ئەڵێ توانیمان ئەنگولەر مۆمنتەم کوانتایزکەین لە ڕێگەی معادلەی 6 بۆ 21 ئێستا with the orbital quantum number l restricted to the value ئێمە پێشتر خوێندمان قیمەتی l چ قیمەتێک وەرەگرێ قیمەتی l حتمما ڕەبتی هەیە لەگەڵ ئێنا قیمەتی l ڕەبتی هەیە orbital quantum number ڕەبتی هەیە لەگەڵ principal quantum numberە واتە لەگەڵ ئێنا l مان ئەکاتە چی ئەکاتە n-1 کەوابوو The electron can have only the angular momenta L specified by the equation 6 بۆ 21 like to the total energy angular momentum is both conserved and quantized کەواتە معادلەی 6 بۆ 21 وتمان ئەلەکترۆن تەنها و تەنها ئەتوانێ ئەوەندە قیمەتی ئەنگولەر مۆمنتەمی هەبێت واتە وەکو تۆتەڵ ئینەرجی ئەنگولەر مۆمنتەم کۆنسەرڤ بوو پارێزراو بوو حفظ بوو و هەروە کوانتایزیش بوو واتە بەبڕ بوو واتە توانیمان لە ڕێگەی معادلەی 6 بۆ 21ەوە بیسەلمێنین کە ئەلەکترۆن ئەنگولەر مۆمنتەمی ئەلەکترۆن قیمەتێکی کۆنستانتی یاخود کۆنسەرڤی هەیە و هەروەها بەبڕیش کراوە قیمەتی بەبڕکردنەکەی ها the quantity قیمەتەکەی چۆن بڕەکرێت لە ڕێگەی h بارەوە h بار ئەکاتە h لەسەر 2 پای کەواتە ئەتوانین بە h بار بڵێن چی بە h بار ئەڵێن the natural unit of the angular momentum قیمەتی h بار کە کردی h over 2 پای پێمانوت قیمەتەکەی the natural unit of the angular momentum in macroscopic planetary motion لە حرەکەی گەورەی کە بە چاو ببیندێ وەکو هەسارەکان as in the case of the energy the quantum number describing angular momentum is so large that the separation into discrete angular momentum state cannot be experimentally observed جارێکی تر هەر وەکو ئینەرجیمان باس کرد وتمان ئێمە ناتوانین لە تەنە گەورەکانە سیپەرێشنی ئینەرجی بکەین واتە کوانتایزیشنی ئینەرجی بکەین بە هەمان جۆر بۆ تەنە گەورەکان لەبەر ئەوەی پرینسپل کوانتم نمبەریان زۆر گەورەیە جارێکی تر ئێمە ناتوانین کوانتایزیشنی ئەنگولەر مۆمنتەم هەست پێ بکەین ناتوانین دەرکی پێ بکەین for example بۆ نمونە an electron or for that matter any other body whose orbital quantum number is 2 had the angular momentum ئەمە وەکو تێستێک بەکار ئەهێنین وەکو نمونەیەک بەکاری ئەهێنین کاتێک هاتوو ئێمە بۆ ئەلەکترۆنێک ئەگەر هاتوو ئێڵەکەمان کە ئۆربیتال کوانتم نمبەری پێ ئەڵێن ئەگەر هاتوو 2 بوو ئەو کاتە قیمەتی ئێڵمان ئەکاتە چی ئەکاتە 2.6 جاران دەتوان ناقسەن 34 جول جارانی سێکەند بە ئاسانی ئێمە ئەتوانین ئەم کوانتایزیشنە قیاسکەین و ئەکسپێرمەنتاڵیان دەرکی پێ بکەین بە پێچەوانەوە ئەگەر هاتوو ئێمە بۆ کێ
ئۆربیتال ئەنگولەر مۆمنتەممان بۆ زەوی قیاس کرد تەماشاکەین قیمەتەکەی لەبەرەوەی زەوی زۆر گەورەیە پرینسپل کوانتم نمبەرەکەی ئێنی زۆر گەورەیە بە هەمان جۆر ئۆربیتال کوانتم نمبەرەکەشی زۆر گەورە دەبێت لە حدودی چەنایە 2.7 جاران دەتوان چل جوول جارانی سەکەند بەو جۆرە ئێمە ناتوانین کوانتایزیشنکردنی ئەنگولەر مۆمنتەمەکە هەست پێ بکەین هەر چۆن ناتوانین کوانتایزیشنکردنی ئینەرژی هەست پێ بکەین بە هەمان جۆر ناتوانین کوانتایزیشنکردنی ئەنگولەر مۆمنتەمیش لەبەرەوەی قیمەتەکەی زۆر گەورەیە ناتوانین بە بڕکردنەکە کوانتایزیشنکردنەکە هەست پێ بکەین.